ماندوو نەبی سپاس پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە والله سپاس خوا من هەیمە باش یاخوا باش بی خوا وەزیە. هەمیشە بەم جلانەوە دەرەکەویت ڕاستکی قورس نییە هەموو ڕۆژێ بەم جلانەوە هەموو سەر و ڕۆژێک کڵاو پێم بۆ ئێرە بە جلی ئیشۆیە مێرە کە بەچکە شوێنەکەم کردووە لەگەڵەوە یەکسەر خۆمە گۆڕم چونکە ئەم شوێنە کوردەواریە پێویست بەوەکە بە جلوبەرجێکی کوردەواری و پێشوازی لە میوانەکان کەی زۆر باشە خەڵک ئێستا زۆر سوۆشیال میدیا بەکارێنێ کارەکانی خۆشیان زۆر لە سوۆشیال میدیا بڵاوەکەن و ئەوانە تۆ بەم جلو کوردیانە تۆ بەم شوێنە کوردەوارێت هەوڵەداوە لە سوۆشیال میدیا شتێ بکەین وڵی بۆتە جێگەی سەرنج بۆ خەڵک چون خۆ دەزانی ئەم شەقامە بۆتە لانکەیەک بۆ گەشتیاران و بۆ کەسە بیانیەکان هەر کەسێک بێتە شاری سێمانی ڕوو لە شەقامی سالمەکەێتی ئێرە جیاوازیەکە بینی خۆ دانەزانم شەقامە هەمووی بۆ بە خواردن تاکە شوێنێکە لێرە بە شێوازێکی کوردەواری و ئەم شێوازە ئەنتیکەخانەیە تیابێت باش سوۆشیال میدیا چی زۆر بەکارێنی وڵی زۆریە هەمووی بەکارێنم زیاتر فەیسبوک تیکتۆک باش لە سناب بە دوورم زۆر باشە مادەم نیش پرسیاری سناپەکەت لێ ناکەم لەگەڵ ڕسم و ڤیددیو بینێت چۆنە بەم جلانەوە زوو ڕسمەگری ڤیددیۆکەی بەڵێ ئەزانی نەمۆبایلەکە چەند ڕسم و ڤیددیۆتیایە چەندی تێدایە وڵاوەنی تیان نازانم هاي مناڵە مەزانی چەندیاڵە ئێ طبعاً ژمارەکەم پێ بڵێ گە ژمارەکەی داقێکبێ خەڵات ئێمێ ژمارەکەی نازانم باش تۆ بەپێی جلو بەرگە کوردیەکە دەبێت لەگەڵ ناوی کوردیەوانە زۆر شارەزابی وانە بەڵێ لە ماوەی 15 چرکەیە 5 ناوبە بە من ئەو ناوانە بتانی بۆ کچ بەکاری بێنی و بۆ کوڕیش بەکاری بێنی پێنج ناو بە مێ 5 ناوم بەرێ کە بۆ کچ بەکار بێت و بۆ کوڕیش بەکار بێت من ناڵەکانی خۆم خەڵک ناوی لێ ناوەستا تێمە پێنج ناو بە مێ یەکسەر وەڵای ناو بە من ناکرێت داهێنێ وردەکە باشە 5 ناوی کوڕم بەرێ بە پێیتی دەست پێ بکات لە 15 سانیە مەخوا پرسیارەکانە زۆر قورسە خواوە قورسە قوبات قارەمان قادر قاسم ئەیوەتەوە خۆوەتێ ئەڵم بیڵێ ناشیڵە خۆشم پێڵم ناشیڵە ئەوانی کە بەقی دەستێرام و خۆشمێن بەس باشە کاکە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاسمان